گوڵندان ژیان گوڵندان کەڕم سۆ جوابش ناداتەوە کوڕە ژن ئەگەر دمولیسی لێت لە پیاوی تێکنان ژیانیشت لێ هەڵدەگریت چ دەیە باشەوت میلیسێت بۆ دەڵی نێزگی شۆفرێ هەرجالەی بەلاشیدا دەسۆڕێنە پێت حەیب نییە جاڵناسم بۆ تاپەڕم جا بۆ هەڵ ناپەڕی پەڕۆی سەر چۆ پیشت بێدەم بۆی وای دەڵی کەشتی لێغەرق بووە دەڵی چێخا گوندی پاڵداتەوە بێخەم بۆ جەنابەت کەشتی لێغەرق بووە جابریا کەشتێ توی تێدا بای غەرق بوومایە بریا هەر نەمدیت باوە پێتوان بەو ژیانێ ڕازیم بۆ چتا دەڵی دەگەڵ وچێ دەغارێدام سەکسەر بە چێ دەڵێ ورت بۆ خۆ سەکساری فەرمەستۆن وێستا پێم بڵێ ئەو هەڵا ئەو دمولیسی تێکنانە لە چیە ها چۆن بۆ لە چما ئێستا هەر تێ ناگەی لەو ژیانەی بۆ ژیان ئایبی چیە ئەوە بانگی ئەسریە دەیجا قەیدێ چ دەکا ئەدی بۆ مەگە بە ڕۆژوونی چۆن بە ڕۆژنی خواخۆ بۆ بکە ئەدی ئێوارە بۆ بەربانگێت سمبانێکی دەخۆی جا ئەوە تو دەزانی هەموو شتن هەیە ئێستا پێت دەلێم بۆ خۆشتنی خواردن هەیە 200,000 هەڵکرد بوو بۆ مسروفاتێ چاوی من بۆ ئەو ماگەی جەنابەت 200,000ەکە چووی بە یەک ڕۆژی نەتێناوە باشە تخوا پێت حەیب نییە چی عیب بێ وەڵا جادە دەبێت لێ بەپرسیست پێ شامپۆکت بە 50,000 کڕی ئێجا دەمەویست دەتەویست تخوا خواردی هەڵدەگری ئامانت بە پورامانی هەڵگر بوو ها بوو چوو بوو ڕەبەر ویشکەوت بووی ئەو شامپۆی بکرا پرست داو ڕادەوەستی قژێشی خاوێن و باشە پێت حەیب نییە تو لەوەی نەتوێنێ بابی من ناوەڵا پێم عیب باش ئێستا تۆ خۆ کچی 4 ساڵی سەر بەکاری نایە خوا پیاوەکە جا بۆ چووی کراسی پولەکەت کڕیوە ئێستاش خواردن وەکەرگە بڕۆ کراسەکەی وەسەرنی ئاوی بۆ دێنکە باشە شامپۆکەشی لە باتی ڕۆنی بۆ تێکە چاوی من لە باتی ئاوە تەماتەش سوور و سوپیایەکەی تێکە باشە بابە ئەوە هەم پەیداکردنی نانەکەت بوو باڵێ ئادی چوو بۆ بکەم وەزیفەی سەرشانتە دەبێ بە خێمانکەی بڕۆ قەرزکە چۆن پەیدارەکەی پەیداکە کچێ قاقانی چین دەستە دەرێ باشە تو دەزانی کچێ چی هەر تۆزێک ئاوردەوە باب و باپیری خۆت ببینە ئەو تەکەبوورە چییە با پاشە سەرد و عەرزێنەکەوی جاوە پێت دەڵێم ئەو شامپۆش بۆ کابرای بەرەوە پارەکەشی کاش لێ وەرگرا تێگەیشتی سەریش بەو شامپوانە مەشۆمی چیمیایی پرست بۆی هەڵوەریوە لە ماڵە بابی خۆت سەر بە سابوونی ڕقی دەشت ئەها چەند جوان بووی چاوی من بۆی بەرەوە وەڵڵاهی شامپۆی نابەمەوە من خۆم عیبداری دوکانداران ناکەم بەسەر سیماکە چوم شامپۆ مێنە ئێستا بچم بیبەمەوە نییە بەقەیتەوە یعنی ئەوە کە دەستنە دوکانان بە کەیفێ خۆی لەسەر ئیسابیمە محاملەش ناکەن پارەی دەدەنە کابرای چیەوە ئۆرجیناڵە وەڵڵاهی شت چییە ئەی قڕم بەسەی لە بریە هەڕەبەن بە بریە هەڕەبەن پێغەمبەر ئای پێغەمبەر باشە پانێر ئەتوی عنی ئەمە نابینی کوڕەوەچی کوڕخواوێ دەخواتەوە بەشی وایە دەخواتەوە خۆ ڕۆژی لەسەر نییە منداڵی دەخوا لەسەری نییە بەشی هەمە زەبای ئەوە منداڵە ژیان منداڵی شوێ ئەو گاجم بوریە ئەوە ئەوەی بۆ دێنێرە بابی خۆمەتانی ڕۆ پێ بووم تا ڕۆژێک کەژەتانی ڕۆ پێوە بە دەرج و بەنانگرێدێن دەبێتەوە ڕۆژێک ئێستاش حەسرا ئەوە دەخۆم شکاندت بۆت گرێت هەر بۆی گرێت بخوا دای پشگیری دەکات پشگیری وەرە ڕۆڵە وەرێرە دەخوا بامش پشگیریەکەت فقط بابی خۆم چۆڕێکی ناخۆی ناشکی ناباوێ ناشکی ئەو داکردوێت ئەرێ وڵا بابی خۆم بریانە من نەبوو بای باشە بۆی دەباوشی بۆ منداڵە دەگرێت ئەگا من لێم دات و باوشی بۆ مەکرەوە سەرشێتی کە سەرشێت ناوێری دەست بۆ منداڵە بەری دەڵە سەرشێت دەبێت دەڵێ ئەتوو واتێکرد کوڕە ئەوە دەبێت دارەکە بەتەڕی دانێتەوە خوشتی داناتەوە وێستا ئەوە ئیوێ قسێ ها ئەتۆ هەروەژەکە لەسەر مێشکی دەدێ بۆیەوە عەقڵ تێکچووە هێندا وڵای ئەتوو سەر و مێشکی من تەقاندووە لێم گەڕبایی وەش بتەقێنم وەڵا تۆ هەردووکمانت شێت کردووە بەڵێ بەسەری تو ئەوە تۆی سیعر باس ژیانیشت لەمە تێکداوە وڵای داخم 4 فۆڵدەری ڕەش کردومەتەوە داری ڕاش کردومە فێری دەستەواژەشی قۆڕ بووی فێدەر فەدەی چی وەست هەستە لە بیر خۆتی مەبەوە دەی هەستا چی دەبی خۆنە بمەوە ئەمە زوعی بە لەگەڵم باس کردی ئەوە پێم وتی بۆ ئێوارە قەرز دەکەی هەرچێکی دەکەی بڕۆ مریشکێکی بێنەوە چیلۆکشی دیش بێنە لەگەڵ خۆ داکە بڕۆ قەرزکە جاگونانیە من قەرزی بۆ دوانەکەم قوربانی ئەو دوانەمان بی بۆ عیبی چیە دەبەر پێش دەقانم من یا ڕەبێت تا شوێنەکەم دێشی ئەسکو نەبی داخم دەچم بەمیش دەچم لەقمە قازان دێت بڕۆ دیکۆ بڕۆ دیکۆ
وەرە جا لێ بابی خۆم های نادێن دەرچاوام ڕەسوو ئەرێوە چ دەکەی نادێن والله ئێوارێ بە تەمام خۆشەکەی بۆ منداڵم برژێنم بۆ بەربانجی باش ئەتو بۆ خۆت هێندی فیلێکی بابم هێموو چەوری مەخۆ چاویم بە ڕۆژێکی خوا ببێ ڕۆژێنەکە ئەها ئەسپ و شەیتانی بشکێ بانوکێکت بۆ نییە چای من مەشکەکەشت گەورەوە دەبارێت مرم چیدی تێمەکە ئەرێ دەمرین دەبا بیخۆی جا باشە دەمری آخر بۆ خۆت بە هیلاک دەدەی چاوی من ئێستا تو باشە خۆت دیوە بۆ عیبم چییە؟ والله بابا عیبت نیە زۆر باشە بە زۆر ئەرێ ئەحمەدە ڕیزت نەدیوە والله ئەحمەد ڕیزە پێم وابی لەکەم وڵاغام بوو تازە بەوێ داهاتە ئارێ وڵا ڕۆژێک مەڵاتی خۆ ئێوارە وەرەوە ئێرە بڕە بابا بڕۆ چاوی من بڕۆ بەڕاستیم نییە بڕۆ نێ پیسکە بۆ دەخۆی ڕەبی بە قسە خۆت پێسامە خەڵک ئابزان دەڵێت السلام عليكم كاكا احمد. السلام ورحمة الله. تمام بخير في يوم باشي سلامتي مالك ونا باشي تبارك خدا شوني باش بابا باشي سلامتي والله باشي احوالك كاكا احمد وخريج شو شاوي من والله كاك رسول واخريكي والله كان مالكي عند دمي شان ددي مالكي دزوج شاك والله عقب سيني انا دوقسان كي دوقسان راي ايش ايش بمن بو والله زح ايشكي بمن بي بس ارجع لا خدمه دوقسان ديرو كاين شاوي من ورا كلام كارسيو بلي نتينا مالي باخذ زاني رمضان نعم والله والله ان شاء الله ان شاء الله داير رمضان داير رمضان فرم يا الله اي اخوه بخير ربي سلامت ديكاك رسول لقى رمضان كيتوني والله سبحانه بخوا جوري زوج شاشي ماشي هلاك نبي فضلي خوا جوري والله خوش خوش ايه بايزيان بڵێ اتو دقا رمضان توني دانجري والله ما معمل بەنیازم گریان دەمەوە شون یعنی پازدان دەخۆم و پازدان پێ نابم كرة شلون بينابه والله ناني نادمي بينابه مسيا ئەوە نازانێت خۆی کەما ئەڵەت چاوی منەتم پرسیانم بۆ لێوی دەکەی لا من ئەو هایدی توەڕێن مایدە بێ گەورە بووە چۆن کۆرە بەڕاستیتە نانی نادەمێ نانای واشی لێمەکە بەڵام نسعەتی کە با بگری ئێستا نەگری دوایە بەڵێ بەڵێ دەبێت ڕۆژەکان بگری چاوی من هەروە ئەمە 11 مانگان بە کەیفێ خۆ دەخۆین و دەخۆینەوە دەبێ ئەو مانگەش بۆ خوای گەورەیە چۆن وانە بەڵاجا کاکەمە سرت نییە شێنم ڕاستیت پێ بڵم ئەمیش بە خۆدا چوومەوە ئەمن 2 ساڵە قەرزداری خۆی تەبارەک و تەعالام ڕۆژوم نەگرتووە تێگەیشتی قەرزی هەر دەبێ بیدەیەوە 2 ساڵە قەرزداری خۆی تەبارەک و تەعالام دەمەوێت ئەو ساڵ قەرزەکەی بدەمەوە هەموو ڕۆژەکان بگرم لێت ناشارمەوە چۆن ئەمە دەبێ بگەڕێنەوە ئینسان ئەو ڕۆژینە سپینیە مردنە وایە ڕەمەزانیش بخۆ دەوێت مسروفاتی دەبێت دەبێ ئەشتومەشیە بێ بۆ ئێواران و بۆ بەربانجی وانە دەوکە ئەژنیش هەبوون و نەبوونی نازانی چاوی من وانە مەحاشەکەش نەهاتووە ڕاستیشم بەدەستەوە نیە ئەوەی ڕاستی بێ هاتووم 200,000 دەیە چاوی من ئیشاءڵڵا ئەمن لەسەر معاشرا ناوەستم پاشی 2 ڕۆژیکە بۆ خۆم بۆ دێنمەوە چاوی من یعنی کارەسوو ئەتوو پار و پێرار بە ڕۆژوو نەبووی نەوەڵڵا یعنی 2 ساڵە قەرزداری خوای گەورەی ئەرێ وەڵا کاکە من 2 ساڵە قەرزداری خوای تەبارەک و تەعالایم و پەشیمانیشم کە ڕۆژوەکەم نەگرتوون چون ئینسان دەبێ ئەوەی کە فەرزەکان جێبەجێکە وازبی سەرشانە ئەمامیش گەڕامەوە ئیشاءڵڵا ئەو ساڵ بە ڕۆژوو دەبوو قەرزی خوای گەورەش دەدەمەوە دەوەڵڵا هەوێت نادەم کاک ئەحمەد بۆ نامدەیە چاوی من چۆن یعنی ئەتوو ئەمە ناناسی سیقەت بە منە جاکارە سۆم بەشێت دەزانی بۆ شێتی چاوی من جەنابەت 2 ساڵە قەرزی خوای گەورەت نەداوەتەوە دەتەوێت بەو 2 ڕۆژانە قەرزی من بدەیەوە دەوەڵڵا هەوێت نادەم